سڵاو خۆشەویستانم لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیەمەتان ناراستە بێ خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشەناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەک نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان ئەم ڕۆژ بابەتێکی دیکە دەخەینە بەردیدی ئەو بەڕێزانەی کە گفتوگویان لەگەڵدا دەکەین. با بزانین سەبارەت بەم بابەتە بۆچوونان چییە؟ بابەتی ئەم ڕۆژمان تایبەتە بەوەی کێ زەرمەندە لە داخستنی دەرگای قوتابخانەکان. وەک دەبینن لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانە تا ئێستا دەرگای قوتابخانەکان بەداخراوی ماوەتەوە. خوێندکارەکان لە ماڵەوەن، بێکارن، بێئیشن، لە کۆڵانەکاندا زۆربەی منداڵەکان دەسوڕێنەوە، نازانخوان بەچیوە سەرقاڵ بکەن. با بزانین کێ زەرمەندی گەورەیە لە داخستنی دەرگای قوتابخانەکان؟ ئەی کێ سوودمەندە لە داخستنی دەرگای قوتابخانەکان؟ چۆن بتوانین دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکارەکاندا بکەینەوە؟ ئێوەی بەڕێز بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان، با بزانین هەوڵاتیان سەبارەت بەم بابەتە بۆچوونەکانیان چۆنە. فەرموون، داخستنی دەرگای قوتابخانەکان کێ لێ زەرمەندە؟ وەڵا فەقیر وەژار. خوێندکاران بە دەرەجە یەک. یەکەمین کەسێمە زەرمەندی. کوڕی فەقیر وەژار زەرمەندە. بەڕای من کەس. بە شێوشی گشتی خوێندکار. ئەی کێ قازانجیریەکە؟ وەڵا کەس. کەس قازانجی نایە، کێ قازانجیە؟ هیچ کەسێ قازانجی لەوان نییە. لەوەی دەرگای قوتابخانەکان داخراوە خەڵک زەرمەندە، بەڵام هەموو زەرمەندێکیش لە بەرامبەر کۆمەڵە کەس ڕەنگە لە مقابلدا قازانجی لێ بکەن. بەخوا نازانم، کەس بڕوا ناکەم قازاندەوەکە لە فەقیر وەژار. فەقیر زەرەرکە خەڵک بۆ قازانجەکە، لەبەرچی قازانجەکە؟ ئەی کێ زەرمەندە؟ خوێندکاران بە دەرەجە یەک. خوێندکاری؟ نەخێر مامۆستا. بەڵێ. باشە. کاتێک کە خوێندکار شتێک نەبێ خۆی پێوە سەرقاڵ کات، چاڕوانی چی لێ دەکرێت؟ خۆی بەچیوە سەرقاڵەکە؟ تاوان بەشێکی ڕەنگە کە سوکاری ئیشێک کارێکی هەبێ لە خۆی بگرێت، بەڵام زۆرینەی تەبعاً دەکەوێتە دەستی کۆڵان و یان کەسێک کە هیچ مەسلحەتێکی ئەو منداڵەیە و تەلەبێ ناسانێت. خوێندکارن؟ بەڵێ. کێ زەرمەندە لە داخستنی دەرگای قوتابخانەکان؟ یەکەمین کەسێمە زەرمەندی. خوێندکارەکان زەرمەندن. کێ بەرپرسیارە لێی؟ کێ بەرپرسیارە؟ ئەوەڵ دێن حکوومەت بەرپرسیارە لێ. یعنی بەرپرسەکانمان بەرپرسیارن لێ. لە چەنی؟ مەرحەلە چواری جامعە ئەمساڵ. خوێندکار خوێندنەکەی نەبێ خۆی پێوە سەرقاڵ بکات، چاڕوانی چی لێ دەکرێت؟ ئێستا یعنی ئێمە کە دەواممان نییە نازانین یعنی چی بکەین. خۆت مەسەڵەن خۆت بە کتێبخانەوە سەرقاڵەکەی، خۆت بە سێرسکردنی تەلەڤیزیۆن سەرقاڵەکەی، یعنی چەندەها شتەکەین بەس بۆ ئەوەی کە کاتەکانمان پڕکەینەوە. کێ زەرمەندە لە داخستنی دەرگای قوتابخانەکان؟ بەتاکید کوڕی فەقیر وەژار زەرمەندە، بەڵام ئەوەش بۆ چۆنڵی هۆکاری خۆی هەیە. هۆکارەکەش هەمومان ئەزانی چییە، بێ مووسەیە، بێ مەعاشیە، نەبوونیە، هەموو ئەوانە هۆکارن لەبەر دەرگای قوتابخانەکان دابخرێت. کێ بەرپرسە لێ؟ تەوان بە پلەیەک حکوومەت بەرپرسە، بە پلەی دووەمیش هاوڵاتی. بۆمان شیکەرەوە بۆچی حکومەت و هەروە بۆچی هاوڵاتی؟ لەبەرەوە حکومەت هاوڵاتی هەڵی بژاردووە، بۆیە حکومەت هەم بەرپرسی یەکەمە، بۆیە هاوڵاتی بەرپرسی دووەمە. خەتای هاوڵاتیە؟ ناتوانین بڵێ بە کولی خەتایە، بەڵام نا لە زۆربەی خەتای حکومەت ئەنجەوە خەتای هاوڵاتی حکومەتی هەڵبژاردە بۆی کە خزمەتگا حکومەت، بەڵام بەداخە وا دەرنەچوو. داخستنی دەرگای قوتابخانەکان کێ لێ زەرمەندە؟ بەڕای من کەس. لەبەرەوەی خوێنی ئێستا هیچ قیمەتی نەماوە، بخوێنێ نەخوێنێ نەفسی شتە. بۆ ڕەشبین و بێ ئومێدی؟ نا ڕەشبین نیە، واقع بالعکس ئینسان واقعی بێ و دان بە واقع بنێ، یعنی واقع بەدەست بڵێن و نەڵێن ئینکاری لێ ناکرێت. یعنی بکرێتەوە نەکرێتەوە یەکە؟ یەک شتەوە ئەو خوێنەی کە ئێستا هەیە فەرقیە لەگەڵ ئەوسایە. ئەگەر نەخوێنی باشترە بەڕای. جەنابە پیشەو چییە؟ دکتۆرە. دامەزراوی؟ بەڵێ. تۆ کە دامەزراویت ئەمە بۆ چوونتە ئەگەر ئەوەی دانەمەزرابێت چی بڵێ؟ والله تفاءلوا بالخير تجدوه باشكم باشبه كمان خوم فرقي خوم خوشكا كم استح عينا تلبي طبا مقارنة يخواني خوم أو كم فرقي زورا يعني أو تو باشتر بيا أبي أو
والله ئێمە حەریصتر بووین باشتر بووین. مثلا خۆت بە کتێبخانەوە سەرقاڵەکەی خەر بە سێرسکردنی تەلەڤیزیۆن سەرقاڵەکەی یعنی چەندەها شتەکەین بەس بۆ ئەوەی کە کاتەکانمان پڕکەینەوە. خوێنی ئێستا هیچ قیمەتی نەماوە، خوێنە نەخوێنە نفسی شتە. ئێ باش داین داهات هەیە بەڵام خەیرانێکی دروستکراوی سیاسیە. کێ زەرمەندە لە داخستنی دەرگای قوتابخانەکان؟ وەڵی دوو ڕووی هەیە. ڕوێکیان ڕاستە قوتابی دەرەکە بەڵام ڕوێکیژی پەڕۆلانە لە ئابرووی ئەو حکوومەتەی کە خۆی ناوناوە حکوومەت. هەڵماڵینی عیبەکانی حکوومەتە هەمووی هەڵماڵینی عیبەکانی حکوومەتە چونکە سەدام ئەمە بەخراپ پازانی بەلعنەت بێ ئیستاژ لە قەبرەکەی چونکە زۆر ڕە چێشتۆ بە دەستێوانە بەڵام هەر ساڵ حەربی کرد لەگەڵ ئێرانە موچەی مۆزەفێ دوانە کەوت سلفەی مۆزەفێ دوانە کە بە 4-5 ساڵ لێ وەرەگرتەوانە ئێمەش داین داهات هەیە بەڵام خەیرانێکی دروستکراوی سیاسیە لەبەرەوە ینی پێویستە ئەوەی بناری لە مەکتەبە دایک و باوکەکەی لەگەڵ ئەو مامۆستایانە بایکۆتی ماڵی خۆیان کرد. حەز ناکەیت ئەمە جۆرە سیاسەتێکە بەکاری دێنن بۆی کۆمەلگاکەمان بەرەو نەخوێندەواری و بەرەو سەردەمی کۆن بڕوە نییە میلەتی کورد چێ سەرکردەیەتی ئەم سەرکردنی ئەوەی کە بخۆی ئەرستەریشی حیزب ئەم سەرکردەیە سەرکردەی حیزبێکە خۆی بچوو کردوتەوە سەرکردە شێخ مەحموودی نەمرە شێخ لەتیفی نەمرە کە هەمزە عەبدوڵڵای پێیوت کاک شێخ لەتیف تۆمەر هەڵبژاردەوە بۆ سکرتێری پارتی پێشوی بچێ بۆ مەهاباد دەستی کرد بە پێکەوتی من کوڕی مەلیکی کوردستان هەموو میلەتی کوردی بنە من بەشێک نیم لە میلەت ئەوانە بەش بوون هەموو بچووکن گەورە نین و سەرکردەی کوردین مەرجعیەتی سیاسی کوردینەوانە داخستنی دەرگای قوتابخانەکان بەڵێ کێ لێ زەرمەندە بێت؟ وەڵا اینجا بە دەرەجەی یەک قوتابی لێی زەرمەندە بێ بەڵام خەتای چییە؟ ئێمەش دەپرسین خەتای کێ بەرپرسەنێ؟ ئەو بەرپرسەوەی کەوا کار بەدەستە و وەڵا اینجا مەسەلەی قوتابخانەی تەمان بە دەرەجەی قوتابی لێی زەرمەندە بێ هەمومان ماڵ و منداڵمان جەناب چەند مناڵە هەیە لە قوتابخانە بێ؟ پێنجم هەر پێنجیان لە مەکتەبن. ئێستا دەرگای قوتابخانەکان داخراوە بە چیوە سەرقاڵە؟ وەڵا هیچ بکەن هیچ سیان دوانیان ئافرەتنەوە لە 12 تەوا بوون هیچ لە هیچ شوێنێکی هین نەبووە سنپڕیکەنەوە و ناویان بێتەوە کوڕەکانیشەوە لە 6 و لە 5 دەرکی قوتابخانەی وا داخراوە داخستنی دەرگای قوتابخانەکان کێ لێ زەرمەندە؟ وەڵا بە شێوەیەکی گشتی خوێندکار زەرمەندە کەسی تر نییە کەس لێ قازانجەکە؟ ناوەڵا کەس چێ لێ قازانجەکە کەس قازانجاکە بەعکسەوە نەکبەتی و نەهامەتی میلەتەکە زیاترە. ناکە ئەمە جۆرەکە لە سیاسەتێک بەکاری دێن بۆی میلەت نەخوێنەوارکەن بۆی میلەت تووشی جەهالەت بێ بۆی میلەت عەقڵی بە هەندێک شت نەشکێ جاگە حکوومەتەکەمان بیری لەوە بکردایە توانە حاڵمە بەم حاڵە ناگەشت بەس جا ئەو کەی بیر لە جەهالەت کردوێتەوە ئەو بیر لە هیچ شتێ ناکاتەوە تەنها جیرفانی خۆیان نەبێ و تەواو. وەڵای قوتابی زەرمەندی یەکەمە ئەوانیش دەسەڵاتیان هەیە مامۆستاش کە پارەیان پێ نەبێت داوامی چی بکەن وانە بە گیرفانی بەتاڵەوە داوایان بۆ ناکرێت بەس قوتابی زەرمەندە وا دیارە ئەم ساڵیشە داوام نابێت وا بڕۆ ئەیکێ قازانجەکە لەم دۆخە وەڵام حیزبانە ئەگەر خوێنکار بەتاڵ کرا چاڕوانی چی لێ دەکرێت ئاراسی بەرەو کوێ ئەچێت بیر لە چی دەکاتەوە؟ بەتاڵێکی زۆر دروزە بێ بیر لە هەندەرا نەکاتەوە بچێ بۆ خاریج بچێتە بەحرەکەەوە نقم بێ بەرەو خراپی ڕاو وێران و کاری دروزە بێ و تاو هەز ناکە ئێمە جۆرەکە لە سیاسەتێک ئەیانوێ میلەت گەڕێنەوە ساڵی 50 و 60 و 40 و 50کان خەڵک نەخوێنەوار بێ خەڵک جاهیل بێ وەکو چۆن کاتی خۆی ئاغا و دەرەبەک خەڵکی ئەچۆسانەوە ئەمانی جۆرە سیاست بەکار دێنن بۆ ئەوی خەڵک نەخوێنەوار بێت و عەقڵی بەشت نەشکێت و زیاتر خەڵک بچۆشتنەوە. ئێستا هەروای لاتوە هەروای لاتوە پارە زۆرە داهات زۆرە نازانین بۆ کوێچێ بەغا ڕاست دەکە ئەڵە داهاتەکە بنێرن با موچەتان بینێ وانە جارن دوو بیرێنەوە دەبوو کەرکووک و بەسرە ئێستا 50 هەیە کەسیەوە خەڵکیش هەمووی بەتاڵە بڕۆ هەمووی شارەکە بەتاڵە سا خۆم دوو مانگە کرێخانم ناوە بۆم نایرێ دەچەنی؟ چوارچم بۆ 5 باش دەرچوش کرد؟ بەڵێ باش ئێستا کە دەرگای قوتابخانەکان داخراوە هەست ئەەکەی ناخۆشە بۆ تۆ؟ بەڵێ حەزەکەی بکرێتەوە؟ وەڵا حەزەکەم بکرێتەوە.
ئێستا کە دەرگای قوتابخانە داخراوە مەکتەب نییە تۆ بە چیوە سەرقاڵی خۆ بە چیوە مەشغوڵ کردووە هەڵا بەیاری دەرەوە حەز ناکە یاریەکانیش بێتاقەتی کردویت وڵات بێداقی کردو حەزەکە بچۆ بە قوتابخانە بەڵ باشە پەیامە چییە بە حکومەت بۆی دەرگای قوتابخانەکان بکاتەوە هیوادارم ئەم هەفتە دەرگای مەکتەب بکرێتەوە داخستنی دەرگای قوتابخانەکان کێ لێ زەرەبەندە وڵا بەس خەڵکی هەژار بەس چینی بەس قوتابی هەژارەکان بەس مناڵی چینی هەژار نەکەسی تر چون دەوڵەمەنەکان شکر بۆ خوددا ئەویان ئیمکانیات هەیە لە مەکتەبە خصوصیەکان بخوێنن بەرپرسەکانی ژۆ هەر بێ منەتن ئیتر ئەوەی زەرمەندە بەس خەڵکی هەژارە هیچی کەسی کە نییە کێ قازانجەکە لەم دۆخە من نایزانم چینی سەرەوە قازانجەکانیان چۆنە چونکە من خۆم لە چینی خوارەوە گومانم نییە ئیلا کۆمەڵی خەڵک لە پشتەمەوە هەیە ئیتر بە بازرگانی بێ بە کورسی بێ بە هەر جۆرە بێ من نایزانم حەز ناکەیت ئەمە جۆرێکە لە سیاسەتێک پەیڕەو ئەکرێ بۆی میلەت نەخوێندەوار بکرێت بگەڕێتەوە سەردەمی زوو کە خەڵک دەرەبەک و ئاغا خەڵکی ئەو چۆساندەوە بە ئارەزوی دڵی خۆی خەڵکی هێناو ئەبرد و ئیشی پێکرد و داهاتی کەمیشی هەز ناکە ئەیانێ میلەت گەڕێنەوە ئەو دۆخەی جاران و بەدڵی خۆیان میلەت بجوڵێنن پێم وانە چون تازە میلەت بە ئەوان ناگەڕێتەوە میلەت لەوە شارەزاترە باوان بگەڕێتەوە بەڵام دایم عادە دوایەگەر من تۆ هەر کەسی شکە تێر بێ لە دوای تێری ئەنجابی لە سیاست دەکرێتەوە ئەنجابی لەوەکرێتەوە کەسی باش بێ بۆ دەسەڵات بەڵام کە خەڵک هەژار کرا بیری لە سیاست نییە من کارم بۆ نییە کێ سەرۆکە لێرە کێ معارەزەیە کێ بەرپرسە کێ محافظە من کارم بۆیە معاشێکی خۆم پێ بدەن کارم بۆیە ئیشەکەم مسۆگەر بێ ئیتم کارم چیە کێ سەرۆکە بجەلای چیە چەند نەو دەفرۆشێ من کارم بۆ نییە وەختێک کارم بۆیە کەگە من تێر بووم لە تێری خۆم ئەنجابی لەوە بکەمەوە تەبانە بە هەموو بۆ هەمووی لە دوایە جا ئەو کەی بیر لە جەهالەت کردوێتەوە ئەو بیر لە هیچ شتێ ناکات و تەنها جیرفانی خۆیان نەبێ و تەواو جاران دوو بیرێنەوە دەبوو کەرکووک و بەسرا ئێستا 50 هەیە کەسیەوە خەڵکیش هەمووی بەتاڵە بڕۆ هەمووی شارەکە بەتاڵە کارم بۆ نییە کێ سەرۆکە لێرە کێ معارەزەیە کێ بەرپرسە کێ محافظە من کارم بۆیە معاشێکی خۆم پێ بدەن وەڵا لە داخستنی قوتابخانەکان بە گشتی مامۆسایان و خوێنکاران زەرەری تەواوەکەن خوێنکاران زەرمەند خوێنکاران بەڵێ زەرمەندی سەرەکی خوێنکارانە ئەگەر خوێنکار لە خوێندن دابڕێنرا ئەگەر خوێنکار بەتاڵ کرا چاڕوانە چی لێ دەکرێت ئاراسی بەرەوکوێ چێت ئاراسی بۆ شوێچێ چاڕوانی چی لێ ناکرێت هەر ئەوەیە بێ لە ماڵەوە بێ چاوەڕێەوە کە ئەم قەیرانە شتێکی بەسەر بێ و گۆڕانکاری بەسەر وەزعەکەیا بێ حەز ناکێ فشاری لەسەر دروستە بێت بە تایبەتی فشاری دەرونی دروستە بێ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە زەرەری زیاگەێنێ بە هەموو کۆمەلگا هاچەند پێ دوایە ئەمە جۆرە سیاسەتێکە دەسەڵات بەکاری دێنێ بۆ ئەوەی میلەت نەخوێنەوارکە بۆ ئەوی میلەت بەرەو جەهالەت بەرێت بیباتەوە بۆ سەردەمی ڕابردوو ئیتر ئاگای لە هەندێک شت نەبێت و عەقڵی بە هەندێک شت نەشکێت لەم نێوەندەیە حکومەت دەوری سەرەکی بێنێ بۆی کە میلەت مەشغوڵکە بە کۆمەڵێکی شۆ مەشاکیل بە تایبەت قەیرانی دارایی و قەیرانی ئیتر کۆمەڵێک کێشیان بۆ ئێنێتەوە بۆی تر مەشغوڵن پێوەی میلەت لێ سەرمان کێ لێ سەرمان لە میلەت زیاتر کێ هەیە بە بڕوای تۆ هۆکاری داخستن دەرگای قوتابخانەکان بۆ چێگەڕێتەوە هینی حکومەتە خەتای کەس دەرگای قوتابخانەکان داخرا خوێنکارەکان بەتاڵ کران چاڕوانی چیان لێ دەکرێت وەڵا ناهومێ چاڕان چیان لێکرد هەمووی ناهومێ بێ کوێرە بێ و تا ئەیکە تۆ خۆنەواری نەبوو کوێری سەمن خۆنەواریم نییە کوێرە ئەو قاقەزە چەندە ڕەشەم بەس پێزان چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان وەڵا هیە بێ هەوڵێ با حکومت بیکاتەوە مەعاش با بۆ مامۆسانە و هاوکاریان کەوتەوە تری هەر لەوە زیاتر چییە بمانەیە و نەمانەیە هەر زەرمەندە یعنی ئەمە لە بەرژەوەنی هیچ لایەکان نیە و لە بەرژەوەنی کۆمەلگای کوردەواریان نیە ئەمەم کۆمەلگای کوردەواری ڕۆژ بە ڕۆژ حەزمانەکە ڕۆشن میرتر بێت و بەوادا بەڵام ئێستا خۆتان نەزانن بە چ لایەکە کەوتووە ئەستەکەی بەرەو دووەمانە بنەوە بەڵێ ئەوە نەتیجەی پێشووە چەند ساڵانی ڕابردووە ئەمە ئێستا پیشانمانەیە باشە ئەگەر خوێنکارەکان بەتاڵ کران ئەگەر خوێنکارەکان لە خوێندن دابڕێنران چاڕوانی چیان لێ دەکرێت ئاراسیان بەرەوکوێ ئەچێت وەڵا وێ
بڵێن هینی زانستی کەمە بێتەوە ئەو ڕوشنبیری هەشمانە نامێنێ ئەنی ئەمە لە جەهالە دەڕوا بەڵێ ئەوە نەتیجەیەتی یان ئێمە سیاسەتەکانی پێشوو ئەوان فێرکردوین کە ئەمە هەموو ڕۆشنبیری و شتە نەمێنێ نەبێ لە کۆمەلگا بۆی ئێمە بەرەنگاریان نەبینەوە ئێستا ئەمە ئێستا ئەوەیە سیاسەتێکە بەکاردێ بۆی خەڵک نەخوێنەوار بەتاڵە یان ئێمە سیاسەتی پێ ناڵێ داخستنی دەرگای قوتابخانەکان کێ لێ زەرمەندە وەڵا بەس خەڵکی فەقیر و چینی تەبەقی نزم لەبەرەوەی ئەوەکانی تر لە زانکۆی ئەهلیە خوێنن هەر تەبەقی نزمە کە سوکاری بێژمەرگە و هەر مامۆسایان مناڵەکانی خۆیان و ئەمانەی تر هەز ناکە ئێمە سیاسەتێکە بەکارە هێنرێ بۆی میلەت نەخوێنەوارکەن بۆی میلەت عوامکەن بۆی میلەت وا لێ بکەن کە عەقڵی بە هیچ نەشکێت و بەرامبەر دەسەڵاتداران و بەرامبەر زاڵمەکان نەوەستنەوە خۆی هەر هەموو سەبەبی ڕووداوی ئەم دنیاە و هەموو کوردستان بە عام یەکێتی و پارتی بەرپرسن لەم وەزعە لەبەرەوەی ئیسا لە سلێمانی یەکێتی لێرە خۆی بە معرەزا زانێ لە بەشداری حکوومەتیشە هەردوو حزبەکە بەشدارن لەمەیە و هەردووکیان نەتوانن لەبەر سیاسەتی خۆیان لەبەر ڕێکەوتنی خۆیان ئەم قەیرانیان دروست کرد و هیچ قەیرانێکیش نییە هیچ کێشەیەک نییە لە وڵاتیان کێشە بە ناوی قەیران و بە ناوی پارەوە بەس ڕێنەکەوتنی خۆیانە و ئەوەیە مەوزوعەکە بۆچی وە ئەکەن دەرگای قوتابخانە دابخرێت چی لە پشتەوەیە وڵا هەر سیاسەتی خۆیانە هەر سیاسەتی خۆیانە سیاسەتی حەکیمەکەی خۆیان کە دانیشتنەوەن لە پشتی مێزەکە و پێکەن و وەکتریش لە ڕاگەیاندنەکانەوە شەڕەکەن بەرامبەر خەڵکی فەقیر چی بکرێ بۆی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە داوام بکرێتەوە خەڵک داوامی خۆی گایتر مەعاژە بەیان نابێوان ئەگە بوو ئەیاندنێوگە نێژ وای دەسەڵات نییە مانگرن و هیچکردن هیچ ئیسفادەی نییە چیەکەن هەتا ئەوە مانگری حکومەت جواب نادۆ هیچ سوودێکی نییە داوامکەن باشترە فەقیر وەژارەکە بخوێنەوە باشترەوەی لەوەی کە هەروازی لێبێن بایکۆتکردنەوە دوا پەیامە چییە؟ وەڵی دوا پەیام ئەوەیە کە داوامکەن و خەڵک قوتابی فەقیر وەژار چێتەوە مەکتەبەکەی و ساڵەکەی نەفەوتێ هەرەوەی چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان؟ بەرپرسەکان هەست بە مەسئولیت بکەن هەست بە معاناتە بکەن کە تەلەبە ئێستا تی کەوتووە هەست بەوە بکەن کە نەوەی دوا ڕۆژ ئێستا کەوتێتە سەر جادەکان چی لێ دەردەچێت ئەوەی لێ دەرناچێت کە خزمەتی وڵاتەکە بکە شتێکی لێ دەردەچێت کە دوایی هەمومان گیر دەخۆن بەدەستەوە دوا پەیامت هیوادارم هەست بە مەسئولیت بکەن هەستەکەی فشارە لەسەر دروستە بێت لەوەی کە تۆ چەند ساڵە ڕاهاتووی لەگەڵ خوێندنە هەموو ساڵە لە کاتی خۆیان بڕۆیت بەڵام لە ئێستا سێرەکەی خوێندن دەرگای قوتابخانەکان یاخود دەرگای زانکۆ پێمەکەکان داخراوە لە ئێستا هەستەکەی فشارە لەسەر دروست بێ؟ ئەی طبعا فشارمان لەسەر دروستە بێ ئێستا دەست ناکەینەوە بەدەوام مەسەلەن سێ مانگێمێنێ بۆ دەوام دەست پێەکەنەوە بە پەلەپەل بەس بۆەوەی ئەو ساڵە تەواوکەن هیچ فێر نابێت بەس تەنها ئەوەی بڵم من هەجمان تەواو کرد و تەواو چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان دەرگای زانکۆ پەیمانگاکان چی بکرێت؟ نازانم چی بکرێ هەر هەموو شتێک یعنی هەموو شتێک ئەبوو بکرێ کرا ئەو شتانی کە ئەبوو بکرێ خۆ پیشاندان کرا خەڵک کوژرا کوڕی فەقیر کوژرا یعنی ناکرێتەوە یعنی ئەم شتە نازانم بڵم چارەسەرەکەی چییە تازە یعنی پەکی کەوتووە تەواو شتەکە ئەنجام چییە بێت ئەگەر دەرگای قوتابخانەکان بەم جۆرەدا بخرێت ئەنجام چییە بێت؟ ئەنجام چییە بێ ئەنجامەوە بێ مناڵی فەقیرەکان زەرمەندە بن مناڵ دەوڵەمەندەکان رێن بۆ دەرەوەی وڵات بخۆیان خوێندنیان تەواوەکەن بەس ئێمە زەرمەندە بین لەمەیە دوا پەیامت دوا پەیامم نازانم بڵم چییە لەبەرەوەی بەکەت نییە بۆیان آخر یعنی ئەو قسانەی کە ئەبێ بکرێ ئەو قسانەی کە ئەبوو پێیان بترێ هەمووی وتراوە یعنی ئەوان کە بەوانە یعنی هەست بۆ شتانە دەکەن ئەو شتانەی کە پێیان وتراوە هەستی پێ نەکەن ئیتر قسەیەک ماوە ئێمە بێڵێن حەزەکەم مەکتەب هەمووی بکرێتەوە بچینەوە سەر مەکتەب وەڵام هیوادارم ئەم زۆرۆفە باش بێکە باش نابێت ئێستا بڵێن کەسێک ئەچێت دارێک گەڕێنێ دارەکە ئەگەر هینی نەکا ئاوی ناو ئەوە بەلایەکە چەمێنەوە خوارە بێت خەڵکی خانەوادەی خۆم 5 مان کرێ خانۆکەی نەداوە شووی هاوین بڕایەوە دەرگای قوتابخانەکان هەر نەکرایەوە داخستنی دەرگای قوتابخانەکان خوێنکارەکان بێکار بن تۆ چاوەڕوانی چی لەم وەزعە دەکەیت لە کاتێکا خوێنکار خوێندنەکەی نەبێ خۆی پێوە سەرقاڵ کات ئەم خوێنکارە ئاراستەی بەرەوکوێ ڕوات ئەنجامی بەرەوکوێ چێ بەتەئکید لەوە سێ بڵم شێشەی ئەنواع ئەشکال شێشەی کۆمەڵایەتی دروستە بێ شێشەی کۆمەڵایەتێکەوێتەوە ئەو گەنجانە بێکار و بێئیشە بن بەتەئکید هەموو شتێ چاوەڕێی هەموو شتێکی لێ ئەکرێ
بە تایبەتی کێشەی کۆمەڵایەتی ئیتر ئەو کێشانی کۆمەڵ کە خۆمان ئەیزانین هەر لە دزی و هەموو ئەو شتانەوە کە دروستە بێت. چی بکرێت بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان؟ وەڵی بە تاکی دەبێ حکوومەت ئەو پەڕی هەوڵی خۆی بدا بۆی تاکو فەرمانبەران مامۆستایان ڕازی کە تاکو بە شێوە لە شێوەکان ئەوانی بتوان دەرگای قوتابخانەکان بکەن بچن سەر ئیشەکانی خۆیان ئیتر بە گۆڕانکاری لە سیستەمی موچە و لە سیستەمی معاش و هەموو ئەو شتانە. ئەگەر نەکرایەوە ئەنجامی خوێندکارەکانمان گەنجەکانمان چی لێ بەسەر دێ؟ بە تاکید گەنج و لاوەکان بەرەو نەخوێندەواری و بەرەو ئەوە ڕۆنکە هەر کۆمەڵگە بەرەو نەخوێندەواری بەرەو دوا بڕوە. کۆمەڵگەیەکە نەخوێندەواری هەمیشە دوا کەوتو لاوان سەرەچێت. باشە دکتۆرەخان، ئەگەر خوێندکار بێکار مایەوە خوێندنێک نەبوو سەری پێوە قاڵ بێت، خوێندنێک نەبوو مێشکی خۆی پێوە مەشغوڵ بکات، تۆ چاوەڕوانی چی لێ دەکەیت؟ چی لێ دێ ئەو کۆمەڵگەیە ئەو خوێندکارە؟ ئێستا بەسەرمان هاتووە ئەنجامی ئەوەیە؟ طبعاً ئەکید کە مەشغوڵ کرای بەشتی ترەوە خوێندن خرای ئەخیر شتەوە، یعنی لە ئەولەویاتانە ما وەزع وەکو ئێستەی لێ، یعنی بەس شەهادەکە مابوو خەڵک دڵی پێی خۆش بوو توانین بە جوودی خۆی بێنێ ئیش قیمەتیان بۆ نەهێشت. کێ بەرپرسە لەم دۆخە؟ وەڵی وازەحە هەردوو لە خەڵک و حکوومەت هەردوو لە خەڵک بۆ حکوومەت بۆ لەبەرەوەی ئەگەر خەڵکەکە هەر یەکە و لە جێی خۆیەوە باش بێت بەڕای من حکوومەتەکە ئۆتۆماتیکیان باشە بێت. خەڵک خراپە؟ ئەکید خۆمان دیارە خراپین تۆ ملا حەزەکە بچۆ دائیرەیەکە و بزانە هەمووی وەکو خۆی ئیشی خۆی لە جێی خۆیەکە بزانە ئیلا ئەبەیەکێ بناسین جا ئیشێکە بەڕێواتێ. کەواتە مێریشی خۆی خۆڵنەکە بەسەر خۆیان کەس خۆڵناکە بەسەریان. ئەکید لە ساسەوەیە. باشە چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان؟ وەڵی چی بکرێ؟ ئەوەی کە خەڵک داوایەکات. پێت باشە بکرێتەوە؟ بکرێتەوە باشە ئەکید بۆی خەڵک تۆ هیچ نەبێ مەشغوڵ بێ بە دەرس و دەورەوە. بەس کە مستەوا بڵێ بە تەمابی یعنی شتێ بگۆڕێ هیچ ناگۆڕێ. خوێنکار و مامۆستا چونکە ئەگەر خوێنکار نەبێ ئەگەر مامۆستا نەبێ عەفو چونکە خوێنکار ناتوانێت بخوێنێ ساڵەکەی بە هەدرە چێ تێکی بەڵێ لە چەنی؟ وەڵام من لە دوی بەشی کۆمیتەرم بەشی کۆمیتەر پیشەی پەیمانگای؟ ناوەڵا پیشەی کۆمیتەر. بەڵێ بەڵێ ئەوەی کە لە سەی ناودی وایە چی؟ بەڵێ سەرکەوتوو بیشتر. بەڕێزی باشە ئەگەر خوێندکارێک بێکار کرا وای لێ کرا کە تەنانەت خوێندنەکەش کە خەڵک خۆی پێوە سەرقاڵەکە سەرقاڵیان نەهێش بۆ خوێندکارێک چاوەڕوانی چی لێ دەکەی؟ ئەم گەنجە بەرەوکوێ ڕۆ ئەم خوێندکارە ئاراستی بەرەوکوێ ئەچێ؟ بەڵێ وەڵا هەمیە چی بەرەو هەندەران چونکە کە تۆ ئیش نەما خەڵک لەم ژیانە بێزارە بێت تەما ئەچێ بە دەری وڵات ئیتر ئەبێ مەخزوڵ بێ بە دەری وڵات و بگەڕە بۆ ئیش و لەم لا بۆ لا لەو لا بۆ لا ئیتر ئاوە. ستا من دوکانم هەیە لێرە بای دە دەفتەر جیهازی طبی و مختبەر و ئەشیا و پێویستیم هەیە لەبانەوە تا ئێستا 100 دینارم نەفرۆشتووە 100,000م نەفرۆشتووە 50,000شم نەفرۆشتووە تێکی بۆ هەر ئەوان هینەکەن بازارەکە وەستاوە بە عام کە ئەوان معاش وەرنەگرن منیشە بێ پشگیریان بکەم بۆی کە ئیش کاسبیەکەم بڕوات. باشە چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان؟ وەڵڵاهی بەڕای من ئەوەیە کە دایک و باوک و شەریحاتکاری تری ئەم میلەتە هەمووی پشگیری مامۆستایان بکات. ئەمە دوا پەیامی تۆیە؟ ها؟ ئەمە دوا پەیامی تۆیە؟ ئەرە وەڵڵا ئەگەر مناڵ بێکار کرا خوێندنێک نەما خۆی پێوە سەرقاڵکات چاوەڕوانی چی لێ دەکرێت؟ ئاراستی بەرەوکوێ ئەچێ؟ خراپەکاری خراپ دەبێت لەبەرەوەی پەنا بۆ چ بەرێ چ بکە ئەو هەموو تەلەڤ و قوتابی چ بکە؟ چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان؟ وەڵی ئەگەر چی بکرێەوەی کا دەکرێ و خۆ پیشاندان و شتاگەر شتێکی چاکە ئەگەر هەموو خەڵک بێتە بڕژێتە سەر ئەو جادانە چ بکە ئای چ بکە چارچێ؟ خۆ پیشاندان هۆکارە بۆی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە؟ وەڵی ئەگەر هینیان بکەن زەختیان لێ بکەن ئەی بەڵێ. باشە تۆ هەز ناکەی ئەمە جۆرێکە لە سیاسەتێک ئەیانەوە میلەت نەخوێندەوارکەن میلەت جاهیلکەن میلەت بۆی عەقڵی بە هیچ نەشکێت؟ وەڵا بە دڵنیایەوە بە زەرمەندی هەموومان تێیدا زەرمەند دەبین و تەبان ئەگەر وەکو جینی پێشدای لێ دێ نەخوێندەوار تەبان ئەگەر تەلەڤە قوتابی مەکتەب نەبێ ئەی تەبان چی لێ دێ هەموو دوای تووشی نەخوێندەوار دەبێ و خراپ کاری ڕووی دەدا و هێندێ پەنا بۆ هێندێ شتی خراپ دەبا و بەڵاو شتانە هەموو هۆکاری ئەوەن. باش ئەگەر خوێندکار خوێندنێک هەبێ خۆی پێوە سەرقاڵکات ئەو خوێندنێشا لێ سندەوە سەرقاڵی خوێندکار نەما ئێتر چاوەڕوانی چی لێ دەکرێت؟ ئاراستی بەرەوکوێ ئەچێ؟ بەرەو وەکو گەنجی ئیستا
تۆ هەر باسی خوێندکار مەکە باسی گەنجی ئیسکە بکە کە چەند سەر لێ شێوا و نەکبەت و داماوە هەموو سەری خۆیان هەڵەگرن بەرەو هەندەران کاک ئیتر نازایی وەڵی باسی هەچیەکەی نییە خوێن لە دڵەیەت خەڵک ئەمەنە بێتاقەتە ئەمەنە بێ حەواس چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان وڵی تەناق سادە ئەژنا من متأکیدم ئەگەر ڕبع معاشەکە خەڵکەکە داماوە خەڵکەکە ئەڵێ هەچیەکەم بەنێ ئەیکەم ڕبع معاشەکەشی بەنێ ئەچێتەوە دۆ ئەمی خۆی ئەکات و سەری خۆی کزەکە ئەی چی بکات بەدەست ئەحزابەوە تەنها ئەحزابەکان ئەم وڵاتە بن بەڕێوە ئیتر باسی حکومەت مەکە بەس بڵێ ئەحزاب حیزبەکان وڵاتە بن بەڕێوە کە تۆ خۆنەواری نەبوو کوێری سە من خۆنەواریم نییە کوێرە ئەو قاقەزە چەندێ ڕەشەم بەس بێزە کە ئەمە هەموو ڕۆشنبیری و شتە نەمێنێ نەبێ لە کۆمەلگا بۆی ئێمە بەرەنگاریان نەبینە کۆمەلگەیەکە نە خوێندەواری هەمیشە دوا کەوتو لەوان سەرەسی چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان وەڵی مامۆستایە پارەی پێ نیە و زۆریشی وازیێنا و بایکۆتی کردو ئەڵێ تا موسەنێن دامان بۆ ناکرێ چی بکەین بۆی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە وەڵا بێ چارەسەرێکی ئەو موسیان بۆ بکرێت و حەلەکەشی ئاسانە بۆ بەغابی هەیەتی بۆ ئەمنیەتی لە قوتابخانەی دەچەنی پۆری دەرچوومە حەوت ئێستا کە دەرگای قوتابخانە داخراوە نیگەرانی تۆ بەڵێ حەزەکەی بکرێتەوە بەڵێ ئێستا کە دەرگای قوتابخانە داخراوە تۆ بە چیوە سەرقاڵی هەر لە ماڵەوە هەر لە ماڵەوەی هەستەکەی زۆر بێتاقەتی ئارۆڵە پەیامە چییە بۆ حکومەت بۆی دەرگای قوتابخانەکان بکاتەوە وەڵامە حەزەکەم مەکتەب هەمووی بکرێتەوە و بچینەوە سەر مەکتەب چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان وەڵاهی پێم وانێ قسە سوودی هەبێ قەتیش سوودی نابێ بەڵامی تر ئەگەر خوانە کردە خەڵک بجوڵێ بەخوا بە زەرری کۆمەڵی خەڵکی کە ئێستا زۆر لە گەورن و دەسەڵات و کۆمپانیای زەبەلاحیانەیە بە زەرری وانەتەواو بێ چون بەڕاستی ئێستا مناڵێکی من لە ماڵەوەیە مەکتەب نییە تاوانی چییە مناڵە بێ من ئەگەر لە قوتابخانەیە دوان ئێستا بە چیوە سەرقاڵن وەڵی یاری ئەم ئەتاری و پلیسیشن و مایکرۆ شتانم بۆ کڕیون لە ماڵەوە خەریکیەوەن هەز ناکەی بێزار بوون بگومانی دیانە چون لە ڕاستیە کۆم قسە بەرامبەر دایکیانەکەن بەرامبەر منەکەن لەگەڵ یەکا شەڕەکەن لە بێزاری خۆیان تۆ 24 ساعت لە ناو ژوورێکە دایانەنەی بەلای جیازێکی چکۆلەوە بێزارە بن یعنی من و تۆش بین بێزارە بین ئەگەر خوێندکارەکان بەتاڵ کران دابڕێنان لە خوێندن ئاراستیان بەرەو کوێ ئەچێ چاوەڕوانی چیان لێکرێ وەڵا پێم وایە بێ کۆمەڵی فلیمەکرێ لەسەر بابەتەکە خۆ دەنە تلیاک و جگەرە و حەشیشە و نێرگەلە و ئێسش تقریبان خەریکەوای لێ دێ خۆ دەنە شتانە در کە مەکتەب نما خۆ دەنەشتە خراپەکان پێچەوانی باش خراپەدایم دوا پەیامە چیە وەڵا هیوادارم ئەم زۆرۆفە باش بێکە باش نابێت چی بکرێت بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان چی بکرێت بەڕای من فشارەکان زیاد بکەن فشاری خۆپشاندان لە ڕووی لە ڕێگەی مەدەنیەوە ئیتر مامۆسایان بە دەرەجەیەک ئەبێ فشارەکان زیاکەم بۆی زیاتر زەخت بکەنە سەر حکومەت بۆی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان ئەبێ هەوڵ بین هەمومان بە هەموو لایەکمان ئەم کۆمەلگا بەرەو زانستێکی جوان و پوختەی بەرین ئێمە ئەم کۆمەلگای ئێمە هەر لەوەڵەوە بە سەقەتی هاتووە یعنی پەروەردەیەکی جوان نەهاتۆتە پێشەوە ئێستا بڵێن کەسێک ئەچێت دارێک گەڕێنێ دارەکە ئەگەر هینی نەکا ئاوی ناو ئەوان بەلایەکە چەمێنەوە خوارە بێ پەروەردەی ئێمەش بەو لای ئەمان شکێنێتەوە بڕای تۆ چی بکرێ بۆی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە ئەبێ ئێمە هەوڵ بین لەلایەن بڵێن ئەمانەیە وڵاتە بن بەڕێوە بەڕاستی قسەیەکی ڕاست بە هەموو ئەم چینی ڕۆژمیر و ئەوانە بڵێن وەکو مامۆستایە کە ئەمڕۆ ئەم پەروەردەیە ئەبن بەڕێوە بەڕاستی قسەیەکی ڕاستە پێ بڵێن وای هەموو ڕۆژێک ئەمە نەبێت بەڵێنەکان جێبەجێ بکرێن بەڵێنەکانمە جێبەجێ بکە قسەی ڕاست بە خەڵک بڵێن بۆ چییە ترسن ئێمە بەنانە وردۆمانە ئەو هەموو شۆڕشە کرا و تەسحەیەکی زۆرماننا لە پێناوی چییە؟ ئە لە پێنایەوە نەبێ خەڵک کە ڕۆشن بیر بێ ئەی لە پێناوی چیە ڕۆژ وڵات بەرەو پێش چوونە چێ ڕۆشن بیری ئەگەر خوێندکارەکان بەتاڵ کران چاوەڕوانی چیان لێ دەکرێت وڵای خۆی ئێمە منەوەنیان پێڵێم خەڵک زۆری پێیە زۆر پڕە خەڵک لەبەرەوەی ئەم حکومەتە بە خوێنی شەهید و کە سوکاری ئەلفال دروست بووە
ئەمان ئەم حکوومەتە خەڵک مەبەستی بێ بە یەک ڕۆژ کۆتایی بێنێت کاتی خۆی 91 بە یەک ڕۆژ کۆتایی بە حکوومەتی عێراقیەنە کە حکوومەتە چەند زاڵم و چەند زۆردار بوو ئەم حکوومەتە خۆمان دروستمان کردو بە خوێنی شەید و بە خوێنی کەسوکاری ئەلفا دروست کراوە بە خوێنی ڕۆڵە جوانەکانی سەنگەرەکانی داعش دروست کراوە ئەژینا ئەمڕۆ ئەمانە ئەو ڕۆژە ناتوانێت تعدا لە خەڵکن و دەرگای قوتابخانە داخەن و خەڵک بێپارەکەن و خەڵک بێنانکەن ئەژینای خەڵکی جەماوەر بێتە سەرجادە بە شەو ڕۆژێک کۆتایی بە ژیان ێوانی شێنێت چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان وەڵام موچەکەیان دەنێ ینی تۆ مامۆسایەک ژیانیت بڕیوە لە ماڵۆنەیەتە دەرەوە مامۆسا خۆیە کوژێت خەڵک خۆیە کوژێت ینی من دەیان پێشمەرگە چەند پێشمەرگە مۆزەفە پێشمەرگی تەلەفۆنی بۆم کردووە نەخۆشە پارەکەی پێێنێ کۆمەکی بۆ بکەین یعنی ئەمە شەرمە بۆ حکوومەتێکە شەیدێک یا کە سوکاری ئەلفالێک من خەڵکی خانەوادەی خۆم 5 مانگ کرێ خانووەکەی نەداوە 5 مانگە کرێ خانووی نەداوە لەبەرەوەی خاوەن شەیدە و معاشی وەرنەگوت چی بکرێ بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان وەڵامی بە هەمومانی تر فشاخێن سەر حکومەت بکێتەوە گەر نەکێتەوە ئەمی بەرەو جاهیلێتە ڕوحانی بڵێ بەرەو تاریکی ڕۆ تۆ بە خوێندنەکە و شتێکی بە شتێ بەس کە تۆ خوێندن نەبێ هیچ ناقی بەهێش وانە وەڵا بێ فشاکەین سەر حکومەت ینی بڵێن لاەنە سیاسەکان وی کە بەپرسە تێگەی ئەگەر نەکێتەوە هەموو کۆمەڵگات بەرەو تاریکیە ینی بەلای من ینی بەرەو کەوتوی نەخێندەوە بەڵێ نەخێنەوەی خۆی تو دەگە قوتابخانە داخرێ هەر نەخێوەیە تۆ کێتە باشتر ینی تۆ ئێستا ماژ نازانم ناڵەکە ئەچێتە مەکتەب فێرە بێ فێری نووسینە بێ فێری خوێندنەوە بێ پشووی هاوێن بڕایەوە دەرگای قوتابخانەکان هەر نەکرایەوە پەیامی هاوڵاتیان سەبارەت بە داخستنی دەرگای قوتابخانەکان بەو جۆرە بوو هەندێک پێیان وایە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرپرسن لەو دۆخی کە خوڵقاندویانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان چونکە وەکو پێویست خزمەتی خەڵک و مامۆستانیان نەکردووە و موچەکانیان پێنادرێت بۆیە دەرگای قوتابخانەکان داخراوە هەندێکی تر پێیان وایە ئەگەر خوێندکارەکان بەتاڵ کران ئەگەر خوێندکارەکان لە خوێندن دابڕێنران تووشی چەندین کارەسات و تووشی چەندین کاری لادەر ئەبن کە دوجار خۆیان و کۆمەلگا لێزەرەمە دەبن هەندێکی تر پێیان وایە داخستنی قوتابخانەکان بە جەهالەتکردنی میلەتی کووردە دایانەوێ خەڵک بگەڕێتەوە بۆ سەردەمی ڕابردوو بۆ نەخوێندەواری هەموو پەیامەکان هاوڵاتیان گلەی و گازندەکانیان ڕووی لە حکومەتە دەڵێن ئەگەر حکومەت موچە بدات ئەگەر حکومەت خزمەتی مامۆستایان و فەرمانبەران بکات بە دڵنیایەوە دەرگای قوتابخانەکان داناخرێت و هاوڵاتیانیش بەگشتی پێیان وایە تەنها زەرمەندێک لە داخستنی دەرگای قوتابخانەکان خوێندکارەکانن بۆیە ئێمە هیوادارین دەست بەجێ دەرگای قوتابخانەکان بکرێتەوە و خوێندکارەکان بگەڕێنەوە سەر خوێندنەکانیان پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت